زانایان دەڵێن ئەوەی زۆر ڕوونە ئەوەیە پرۆسەی چاکردنی جینات لە مرۆڤدا هێشتا زۆری ماوە لەبەر ئەوەی نازانین کە ئایا کاتێک کۆرپەلێک کە گۆڕان لە جینات یا کراوە دەبێتە مرۆڤ چی ڕوودەدات. هەندێشتی زۆر نەزانرا و لەو بارەیەوە هەن کە تێگەشتنیان چەندان ساڵی دەوێت. لە ڕاستیدا ئێمە ئامادەی دەستکردن بەو پرۆسەیە نین. مەسەلەی ئەخلاقی و شتە نەزانراوەکان پرسیارگەلێکی زۆرن. دوای شکستی چەندان هەوڵی هاوشێوە لە چین زانایان لە زانکۆی تەندروستی و زانست لە ئۆریگن شێوازێکی جیاوازیان بەکارهێنا هەوڵ دەدەن ئەو جینە خراپە لە کۆرپەلەی مرۆڤدا لە ساتەوەختی پیتاندندا چاک بکەنەوە. سپێرمی نێرە کە بەخشیوێتی و زانایان لە یانزانی جیناتەکانی گۆڕانیان بەسەردا هاتبوو دەبێتە هۆکاری نەخۆشیەکی بۆ ماوەی دڵ. سپێرمەکان دەکرێنە نێو خانەکانی هێلکەی مرۆڤ لەگەڵ مۆلیکیۆڵێک کە وەک مەقەس جیناتی خراپ دەبرێت ئاراستەی جیناتە خراپەکانی DNA کەسە نێرەکە کرا. DNA وەک زنجیرێکی درێژ وایە جا ئەم مەقەستە لەکوێدا گۆڕان لە جیناتەکاندا ڕویان دابێت دەیان بڕێت. لە کۆی 58 هێلکەی پیتێنراوە بڕینەکە 42 لە هێلکەکانی چاکردەوە و بە بێ جیناتی خراپ بەردەوام گەشەیان کرد. تاقیکردنەوەکان ڕاگیران کاتێک نمووی کۆرپەلەکان بوونە تەنها 8 خانە. کاتێک دەڕوانیتە ئەو 8 خانەیە دەبینیت سەرجەم خانەکان بە تەواوی وەک یەک چاک بوونەتەوە. تاقیکردنەوەکە گەیشتە ئەو دەرئەنجامەی ئەگەر چاکردنی جینات لە قۆناغی سەرەتاییدا بکرێت ئەوە خانەکان دەتوانێت چاککاری بکەن. جا خانەکان بەردەوام دەبن لە گەشەکردن بەبێ ئەو جیناتانی هەڵگری نەخۆشین ئەوانی بۆ چەندانەوەیە بەرۆکی خانەوادەکانی گرتووە بەڵام هێشتا نەزانراوە کە ئایا ئەو کۆرپەلانی جیناتەکانیان گۆڕانکاریان لە DNA-یەکانیاندا کراوە مرۆڤی تەندروست بەرهەمدێنێت یان نا. یاساکانی ئێستای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێگە بە تاقیکردنەوەی کلینیکی لەسەر مرۆڤ نادەن بەڵام لە وڵاتانی دیکە یاساکان لەو بارەیەوە هێندە توند نین.